کاتتان باش لێکترازانی نێو ماڵی شیعە بەرەو کوێ دەڕوات ئەو ناسازانەی لە نێوان کوتلە سیاسیەکان لە عێراقدا هەیە بە تایبەتی لە نێو ماڵی شیعە عێراق بەرەو چ ئاقارێک دەبات عێراقی دوای هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەر لە ئەنجامی ئەو ململانەیە کە لە ناو خۆی شیعەدا هەیە بە تایبەتی لەلایەن هێزە چەکدارەکان و ئەو هەڕەشانەی هێزە چەکدارەکان لە حکوومەتی داهاتوی عێراق دەیکەن عێراق بەرەو چ ئاقارێک دەبا ئەمە بابەتی استراتیژی ئەم شەومانە بە گفتوگۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر محەممەد شاکر کە ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ و مامۆستای زانکۆ و ئەکادمی لە ستۆدیۆ ناوەندەوە لەگەڵمە هەروها بەڕێز هادی جنومەڕعی سەرۆکی سنتەری بڕیارە سیاسەکان بۆ لێکۆڵینەوە لە بەغداوە لەگەڵمە بە خێراتنی هەریەک لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم بەڕێز هادی لە جەنابتەوە دەست پێ دەکەم ئەم لێکترازانەی نێوماڵی شیعە ئەو دەنگە ناسازانەی کە ئێمە دەیبیستین لە ڕاگەیاندن و لە سۆشیال میدیاوە ئەو هەڕەشانەی کە لەلایەن هەندێک لە سەرکردەکانی کوتلەکانی ناو حەشدی شعبی دەیبیستین لە سەر مەترسیان چیە لەسەر پرۆسەی سیاسی و دیموکراسی لە عێراقدا شكرا جزيلا سپاس بۆ داواتکردنمان بەدڵنیایەوە ئەو بۆچوونە جیاوازە سیاسیانی کەوا هەن بەدڵنیایەوە کاریگەری دەبێت لەسەر پرۆسەی سیاسی عێراق وە ڕێکەوتن لە نێوان لایەنەکان لەسەر کۆمەڵێک بواری جیاواز وەکو بەڕێستان دەزانن لەوەی کەوا بەشێکی زۆر لە قەیرانێکی زۆر لە وڵاتەدا هەیە و ئێمە هەمیشە داوای ئەوە دەکەین کە جۆرێک لە ڕێگە هەبێت بۆ ئەوەی کە ئیدارەی ئەم قەیرانە بکرێت و بگەڕین بە دوای چارەسەرەکاندا و دۆترین قەیران چارەسەر بکرێت وەکو بەڕێستان دەزانن کەوا بەشێکی زۆری ئەو قەیرانانە چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە لە ڕابردوودا بۆیە ئێستا دەبێت بگەڕین لەوەی کە بەجۆر جۆرەکان ئیدارەی قەیرانەکە بکەین واتە قەیرانەکان بەردەوامن بەڵام پێویستە جۆرێک لە تێگەیشتن و گفتوگۆکردن و دانوستان هەبێت بەڕێوەبردننی قەیرانەکان هەبێت تاوەکو بگەینە قۆناغی باشتر ئەوەی کە ئەمڕۆ کە ئێستا ئێمە لە قەیرانێک داین ئەم قەیرانەی کە دەبینین کە چاوەڕوان ناکرێت بە شێوەیەکی خێرا چارەسەر بکرێت بۆیە کێشەکان لەدەست دەرنەچن نەچێتە سەر بارودۆخێکی ناسە قامگیر و مەترسیدار وەک کێشی ئەمنی و سیاسی و سەربازی بۆ عێراق دروست بکە و پێکدادانەی تەکداری دروست بکات پێویستە بە جۆرە جۆکان کەناڵی گفتوگۆ بکەینەوە بارودۆخە ئارامتر بکەینەوە و بگەین بە ڕێککەوتنێک کە کۆمەڵێک خاڵی هاوبەش هەبێت لە نێوان هەموو لایەنەکاندا ئەو پێکاتانەی کەوا سەریکە بچنە سەر مێزێکی گفتوگۆکردن وەکو دەبینی سەر لە ناو شیعەکانە کۆمەڵێک جیاوازی هەیە جیاوازی گەورە هەیە لە ناو ماڵی شیعەدا لە نێوان پێکاتە سەرەکیەکانی ناو ماڵی شیعەدا کە هەمویان هێزیان هەیە هەمویان بەتوانان هەمویان کاریگەریان هەیە و سەکردی گەورەشیان تێدایە ئەمانە کاریگەریان هەیە بە دڵنیایەوە هێزی گەوریان هەیە و هەموو ئەو ناوماڵی شیعەش پەیوەندیان لەگە کوردەکان و لەگە سونەکاندا هەیە لە ڕابردوودا گفتوگۆی زۆریان هەبووە مامەڵەی زۆریان هەبوو بەیەکەوە بۆیە جەختی ڕابردوو لە چەند قۆناغی ڕابردوودا ئەوە بووەکەوە ڕێکەوتنێک لە نێو ماڵی شیعەدا هەبێت بۆ ئەوەی کە هەنگاوێ بەهاوێژن تاوەکو ڕێکەوتنێکی سیاسی گشتگیر دروست بکەن تۆزە بارودۆخە ئارام کاتەوە و خاڵەت جەوهەریە ناکۆ کە زۆرەکان وەلاوە بنێت تاوەکو بتواندرێت کێشەکان لە دەست دەرنەچن و حکوومەتی داهاتوو دروست بکرێت و هەستی سەرۆکاتەکەش هەڵبژێردێ وەکو پەرلەمان و سەرۆکاتی کۆمار و ئەنجومەنی وەزیران بەڵام ئەوەی ئێستا ڕوو دەدات دەبینین جۆرێک هەندێک لایەن هەن لە ناو دەوڵەتی شیعە لە ناو کیانی شیعە لە بۆچوونەکانی خۆیان سوورن ئەمەش وای کردووە قورس بێت چارەسەر بدۆزینەوە بۆ ئەم پێداگیریان بۆ مامەڵەکردنیشە لەگەڵ هێزەکانی دیکەدا جۆرێک لە خراپی تێ ئەکەوێت و بۆیە پێویستە ئەمە بگەین بە لەکتێگرێت کە دەڵێ ئەمە وا دەکات کە خراپی تێ بکەوێت لە ینی مەبەستە چیە خراپی تێ بکەوێت من پێم وایە کەوا پرسەکە پەیوەنددارە بە ڕوئیای هێزی سیاسی یا هێزێکی سیاسی هەر هێزێکی سیاسی بۆچوونێکی جیاواز هەیە بۆ دروستکردنی حکوومەتی داهاتوو و داوای ڕێکەوتنێکی جیاواز دەکات و هەندێک لە کەسایەتەکان هەن لە ناو دەوڵەتی شیعە ڕەنگە بێتی خۆی کاندید بکات بۆ پۆستێکی زۆر گرنگ و هەر لایەنێکی سیاسیش کۆمەڵێک پۆستی دەبێت لە داهاتوودا دەیەوێت ئەو پۆستانە بەدەست بێنێ بۆیە پەیوەندی بە ڕوئیای استراتیژی ئەوانەوە هەیە ئەوجا پەیوەندی ئەوان لەگە دەوڵەتانی دراوسێدا هەندێک لایەن پەیوەندێکی بەهێز لەگە دەوڵەتی دیکەدا هەیە هەندێک لایەن دیکە کە لە ناو دەوڵەتی ناو پێکاتە جیاوازەکانن هێزیان هەیە حاجی شعبی بوونی هەیە و کۆمەڵێک
گروپی سەربازی دیکە بوونیان هەیە ئەمانە بۆ چوونیان جیاوازە لەوەی کە پێویستە حکومەت چۆن بێت بەڵام خۆداگاداری دوای هەڵبژاردنەکان کە کوتلەی سەدر ئێستا کە زۆرترین دەنجی بەدەستهێناوە ئەم ڕۆژ لە تویتەردا بڵاو بۆتەوە کە زیاتر لە 90 واژۆیان کۆ کردوتەوە ئەوان نانەوێت لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی شیعە هیچ ڕێکەوتنێک بکەن ئەگەر هیچ ڕێکەوتنێک لە نێوان سەدرەکان و هەماهەنگی شیعە نەبێ چی ڕوودەدا؟ بەڵێ ئەوەی کە دەیبینین ئەوەیە کە بەڕێز سەدر پشتی بەستووە بەو ڕێکەوتنی کە کردوێتی لەگەڵ لایەنەکانی دیکە بۆ دروستکردنی سەرۆکاتی پەرلەمانوەکو بینیمان بەڕێز سەدر پێی وایە کەوا پرسی پێکهێنانی سەرۆکایەتی پەرلەمان و ڕێکەوتن لەسەر بەڕێز حەلبوسی و هەردوو جێگرەکەی لە سەرۆکایەتی ئەمە ئاماژەیەک بوو لەسەر ڕێگەی ئەوەی کە سەدر داوایە کە ئەوش برتیە لە دروستکردنی هێزێکی نیشتیمانی زۆرینی بۆیە وایە کەەوە ئەو بڕیارە لە دروست بووە و ئەمەش ڕێگەیەکە بۆ ئەوەی کەەوە بە دوایەدا سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی کۆمارش بەو شێوازە دەستنیشان بکرێت بۆیە سەرۆکی پەرلەمان و هەڵبژاردننی جۆ جێگرەکەی و دەنگدان پێیان دەبێتە دەستپێکێک بۆ ڕێ ئەو بۆ ئەوەی کە ئەوانی دیکەش بە شێواز هەڵبژێردێت چکە دوای سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی کۆمار هەڵبژێردێت زۆرینەی سیاسی نیشتیمانی کەەوە قسەی لەسەر دەکا سەدر هەمان شتە کە دەوێتی جێبەجێ بکات بۆ سەرۆکایەتی کۆمار و حتا بۆ سەرۆکایەتی حکومەت بە مانایەکی دیکە چوارچێوەی هەماهەنگی تا ئەم چرکە ساتە ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بنەوە لە بۆی بەشێکیان نابێ بەشدا بن لە حکومەتدا بۆیە هەندێک لە هێزەکان کە گفتوگۆیان کردووە و اتفاقیان هەیە لەگەڵ سەدرا بەڵێ دکتۆر محەممەد بگەڕێمەوە لای جەنابەت گوێ لە قسەکانی بەڕێزە بوو لە بەغداوە لەگەڵمان بوو بەڵام لە دوای دانیشتنی یەکەمی پەرلەمانی هەڵبژێردرا لە عێراقدا هەندێک کەسی وەکو عەدنان فەیحان بۆ نمونە کە سەرۆکی سادقونە یاخود ئەبوو عەلی عەسکەری کە سەرۆکی حزب الله و ئەمانن لە عێراقدا هەڕەشەی چەکداری دەکەن ئەمانە هەڕەشەی گەورە لە پرۆسەی سیاسی دەکەن لە عێراقدا هۆکاری ئەم ناسازانەی شیعەکان لە نێو ماڵی شیعەدا چییە؟ ڕاستە زۆر سپاس کاک دکتۆر سڵاوڕێز بۆ جەنابت و بۆ میوانە بە ڕێزەکەت و بۆ بینەرانی کوردستان 24 بالفعل ئێمە یعنی لە دوای تشکیلی ئەو حکووماتانە یەک لە دوای 2003 تا ئێستا ئێمە دەبینین شیعەکان هەمووی بەشدارن لە حکوومەت هەمووی حکوومەتەکان حکوومەتێکی تەوافقین هەموو هێزەکان بەشدارن بەڵام دوو لایەنی سەرەکی لە ناو شیعە هەن کە دائیمەن منافەسەیان هەبووە لایەنی تەیار لەگەڵ لایەنی ئیطار بڵێن سەدریەکان لەگەڵ فتح و دەوڵەتی یاسا و حشودەکان و یان ئەوانەی کە پێیان دەگوترێت گروپی موالی ئەوانەی کە نزیک لە ئێران دائیمەن پۆستەکان تەوزیع کرایە لە نێوان هەردوولا و مەشهدی سیاسیش لە عێراق هەردوو طرف تێیدا بەشدار بووین ئێمە بینیمان لە خولی ڕابردوش بە هەمان شێواز هیچ لە کام ئەم دوولایەن نانتوانی حکوومەت تشکیلکەن چونکە دەتوانین بڵێن هاوسەنگیەک هەیە لە نێوان ئەو دوو طرفە ڕاستە معادلەکە لەم هەڵبژاردنە هەندێک گۆڕانی نێوانیان ئێستا دێمە سەر ئەوەی دەمەوێت ئاستە بۆ وەکوەیەکی ئێستا هەیە نەگەیشتۆتە ئەم ئاستە بۆ چونکە زووتر سەرنجام گەیشتونەتە تەوافق لە هەڵبژاردننی ڕابردوش سەدر هەوڵیدا زۆرینەی نیشتیمانی پێک بینی بەڵام ڕێژەی کورسیەکانی نەدەگەیشتۆ مەسەرەن ئەو ڕادەیە کە بتانی ئەم هەنگاوە بنێ 54 کورسیان هەبوو سەرنجام یعنی سەرۆک وەزیران نە لە کوتلەی سەدری بوو نە لە کوتلەکەی تریش بوو کەسێکی بێلایەنیان هەڵبژار دەستنیشان کرد بۆی بەڵانسەکە تێک نەچی چونکە هاوسەنگیەک هەیە لە نێوان هەردوو طرف لە ڕووی اقتصادی لە ڕووی سیاسی مەدعومن هەریەک لە طرفێک دەتوانین بڵێن نەوعا ما مەدعومن حتا لە دعمی لاعبی ئیقلیمیش طبعا لە ناو عێراق دەوری یەکجار زۆری هەیە و هەم لە ڕووی هێزی عەسکەریش هەردوولا چەکداریان هەیە هێزیان هەیە سەدریەکان سەرای سەلامیان هەیە ئەوان حشودیان هەیە منەظەمەی بەدرە و عصایب ئەهل الحق و چەندین گروپی تر ئەمە وای کرد یعنی پرۆسەی سیاسی لە عێراق تا خولی ڕابردوش گەیشت بوو مەرحەلەی ئینسیداد هەر حکوومەتێک تشکیل دەبوو عمری لە ساڵێک بینیمان عادل عەبدولمەهدی کەمێک متحەیز بوو بۆ فتح بینیمان ئیطاحیان پێ کرد دواتر کاظمی هات وەکو مەرحەلەیەکی ئینتیقالی
ئێستا سەدر بەو پێی کە ڕێژەیەکی زۆری کورسی هینای 73 کورسی ڕێژەیەکی زۆرە دیارە مسڕە کە خۆی باسی کرد حکوومەتێک پێکدێنی نە شەرقیبی نە غەربیبی مسڕە لەسەر ئەو هەنگاوە بەڵام بەم جۆرە ئاسان نییە چونکە وەکو باسم کرد جەنابشت باست کرد ئەبۆ علي عسكري كتائب حزب الله لتويتك طبعا هو تمثيلي تنها خوي اوان يك مقعديان هيا لبرلمان بلام هو تمثيلي جهتي اطار دكا چونکە جانب عسكريەکە ئەوان زیاتر احتیمام بەلایانی عسكري دەدەن عدنان فەیحان کە لە خولی ئێمە سەرۆکی کوتلەی صادقون بوو قیادیە لە عصایب ئەهل الحق ئەمیش بە هەمان شێواز باس لەوە دەکە کە خەڵکانی دیکەش طبعا ئەوە هەڕەشە هەیە باس لەوە دەکەن کە ئێمە بەرەو تونێلێکی تاریک دەڕۆین يعني نحو نفق مظلم ئەوە هەمووی هەڕەشەیە باس يعني وەکو تهدیدی دەتوان بڵێن هەڕەشەی مباشرە کە ئەگەر ئێمە لە حکوومەت دوور بکەوینەوە بەشدار نەبین لە حکوومەت ئێمە حتى هەندێک باس لە تەزویر و عملیەی تەلاعب بە نەتائیجی انتخابات کە ئەمە اعتراف بەو حکوومەتە ناکەین حتى دانیشتنی یەکەم ئەو دانیشتنەش بە نادەستوری وصفی دەکەن و ئێستا طعنیان لێدایە لە پێش محکمەی اتحادی طبعا ئەگە محکمەی اتحادی من متأكدم دانیشتنەکە دانیشتنێکی دەستوریە بەڵام ئەوان ئەو کات يعني قسەی خۆیان هەر دەبێ هەر اعترافی پێ ناکەن چۆن لە دەرئەنجامەکانیش کە محکمەی اتحادی پەسەندی کرد ئەوان پێی رازی بوون ملکەتی بوون بەڵام هەر دەیانگۆ ئەوە محکمەی اتحادی قرارەکەی چونکە واقعێک بوو باسی لەوەی کرد کە جاریدا بێ مەفروزە بەدەست هەژمار بکرێتەوە قەناعەتیان وایە ئێستاش کە تەزویر کرایە قەناعەتیان وایە یان قەناعەتیان وانیە بەڵام ئەو قسەیە دەکەن مەبەستم ئەوان ئەو هەڕەشانە هەڕەشەی جددین من پێم وایە سەدر تا ئێستا ڕاستە هەر دەڵێ حکوومەتی زۆرینە بەڵام هەموو هەوڵێک دەدا بەشێک لە ئیطار بەشداربی چونکە ئێمە دەزانین کاریگەریەکانی ئێران لە عێراق یەکجار زۆرە ناتوانانی ئەو گروپانەی کە هەمووی نزیکن لە ئێران هەموویان وەلا بنێ بۆ خۆی بەتەنها وەکو شیعە بەش یعنی حکوومەت تشکیل بکە وەکو طرفی شیعی هەوڵیدا تەسمیم کە ئەسعەد عیدانی سەرۆکی تەسمیم محافظی ئێستای بەسرا بدایەت قەناعەتی پێ کرد دواتر ئەوش چونکە نزیکن لە ئێران تەراجعی کردەوە هەوڵیدا هادل عامری قانعەکە دەرەنجامێک لەگەڵ چوارچێوەی هەمانجی شیعە چی ڕوئدا و کاتە خۆ ماندەیتی ئەوەی هەیە حکومەت پێک بێنێت ڕاستە خەڵکێکی زۆری لەگەڵدایە خۆی يعني ئەوەی دیارە سەدر مەبەستێتی ئەو جارە يعني ئەگەر هەموو هەوڵێک دەدا طبعا طرفێکی ئیطاری تەنسیقی چوارچێوە هەماهەنگی بەشداربی لە حکوومەت ئەوە زۆر مەبەستێتی بەڵام ئەگەر بەڕای من هەرچەندەوە تەحلیلە پێشبینیە ئینسان نازانێت تەراجع دەکە لە قسەی خۆی بەڵام ئەوەی کە دیارە سەدر ئەم جارە مەبەستێتی حکوومەتی زۆرینە نیشتیمانی پێک بینی ئەو کات ئەکیت مەترسی پێکدادان هەیە مەترسی ئەوە هەیە حربی ئەهلی دروستبی بۆیەش دەبینی ئەندامەکانی تیاری سەدری کە چوونە پەرلەمان کفنیان لەبەر کرد کەواتە ئێمە استعدادمان تێدایە لە پێناو سەدر خۆمان بەختکەین لە پێناو عێراق وەکو خۆیان دەڵێن جانی خۆمان بەختکەین سەرای سەلام هەمووی انتشاری پێکرابوو بڵاوی پێکرابوو لە شاری بەغدا یعنی ئەوان تەوەقعی ئەوە دەکەن و استعدادی ئەوەشیان یعنی وەکو بڵێ خۆشیان ئامادە کردووە بۆ ئەم ئەگەرە بەڵام لەگەڵ ئەوەش ئاسان نییە حکوومەتی پێشووتر ئەوەی کە دامەزرا لە عێراق هەمووی حکوومەتی تەوافقی بووینە هەموو لایەنەکان بەشدار بوونە لایەنە شیعەکان ئێران لاعبەشی ئەساسیە ناکرێ فرامۆش بکرێت ئێرانی دوای قاسم سلێمانی شەرە و ئێرانی کاریگەریە بالفعل ئەوەی ئێستا کە دەبینی گروپەکانی نزیک لە ئێران کە ئێستا بە لاوازی دەبینرێ بەو شێوازش یعنی لاواز بوونە ئەوە بەڵگەی ئەوەیە کە کاریگەری ئێران دوای قاسم سلەیمانی ئەو کاریگەریە نەماوە ئیسماعیل قائانی و ئەوانی تر کە هەوڵیان داوە طبعا هەمووی لەسەر خەت بووە مەسجدی و ئیسماعیل قائانی و حتا کەوثەرانی زۆر یعنی هەوڵیان دا ناو ئەو ترازانەی ناو ماڵی شیعە دروست نەبی بەڵام سەرکەوتو نەبوون قاسم سلەیمانی دائما ئەو ڕۆڵەی دەدیت ئێستا بالفعل ئەوەش وەرچەرخانێکە کە قاسم سلەیمانی لە ناو مەشهدی سیاسی نیە دەبینین دۆخەکەیان بەو ئاراستەیە گەیشت هەرچەندە لە دانیشتنی پەرلەمان قائانی لێرە بووە وە کاریگەریشی هەبوو لەسەر هەندێک لایەن بەڵام ئەمە بابەتی گفتوگەکانی ئێمە نییە دەمەوێت بگەڕێمەوە لای میوانەکەم لە بەغدا جەنابتان ئاگادارن کە هەماهەنگی شیعە دژی ئەم هەڵبژاردنەیە وەتانەی زۆر لە هەڵبژاردنەکە دەدا و سەرکردایەتیەکانی نێو هەماهەنگی شیعەش چوارچێوەی هەماهەنگی شیعە دەڵێن یاری بە دەرەنجامەکان کراوە لەلایەن بەریتانیا و لەلایەن ئیماراتەوە ئەمە پرسەکە نییە بەڵام پرسەکە ئەوەیە کە
ئەوانەی کە لە ناو چوارچێوەی هەماهەنگیشی عن خۆیان پێداگر بوون کە دەبێت عێراق لە نێوان 83 بازنەی هەڵبژاردندا ڕێک بخرێتەوە هەروەها ئەوان پێداگر بن لەسەرەوە کە دەبێت هەڵبژاردنەکە بە شێوازێکی ئەلکترۆنی بێ بۆچی ئێستا کە ناڕازین وتانە لەم دەرەنجامەکە بدەن کە خۆیان پێداگر بوون سیستەمەکە بەو شێوازە بێ نعم كما تعلم وەکۆی بەڕێستان دەزانن کە محکەمەی فیدراڵی دادگای فیدراڵی پەسەندی دەنجامەکانی هەڵبژاردننی کرد لەگەڵ ئەوەی کە چوارچێوەی هەماهەنگی ناڕازیانە بوو بەرامبەر بە دەرئەنجامەکانی هەڵبژاردن و بڕیارەکە لە دادگای فیدراڵیەوە دەرچوو دەرئەنجامەکان پەسەند کران و هیچ شتێک ڕووی نەدا پاشەوە لەگەڵ ئەوەی کە بەشێکی زۆرشیان ناڕازی بوون باردۆخە چوە پێشەوە و وای لێ هات کە کۆبوونەوەی پەرلەمان بکرێت و سەرۆکایەتی پەرلەمانش هەڵبژێردرا باش ئەوە دەبینین کە ئێستا گفتوگۆ دەکرێت لەسەر ئەوەی کە جۆرێک لە تانە بگیرێت لەلایەن لە بەرامبەر دادگای فیدراڵی لەسەر شەرعیەتی کۆبوونەوەی پەرلەمان چونکە کۆبوونەوەی پەرلەمان بە شێوازێکی دروست بەڕێوە نەچووە بەڵام بابەتەکە تێدەپەڕێت وەکۆی من دەیبینم ئێمە لە بەردەم واقعەکەین کە سەرۆکایەتی پەرلەمان دروست بووە و کۆ دەبنەوە و ئەمڕۆ پەرلەمان بڕیارێکی دەکردووە سەرۆکایەتی پەرلەمان بڕیارێکی دەکردووە بەوەی کە سەرۆکی پەرلەمانی گەورەی بەتەمەن کە کۆبوونەوەی یەکەمی کرد بەڕێوەبردو چووە مستەشفا پاش ئەوە جۆرێک لە هێرش کرایە سەری نێردرا بۆ لیژنەیەک تاوەکو لیژنێکی لۆکۆڵنەوە چونکە وەکو ئەوەی کەوا دەستوری پێشێل کردووە ئەوە لە بەژەوەندی لایەنێک کاری کردووە و بەشێکی پیشەیانە و بێلایەنانە کاری نەکردووە و چوارچەوەی هەماهەنگی لێرەدا هەوڵ دەدات بە جۆرێک لە جۆرەکان ئەم کۆبوونەوەیە نەکرێت و کۆبوونەوەی ڕابردوو بە ناشەرعی بزانن و دەیانەوێت هەوڵ بدەن من گومانم هەیە لەوەی کە ئەم هەوڵیان سەر بگرێت ئەو کۆبوونەوەی کە کرا لە ڕابردووە کرا ڕۆی تێپەڕی و کۆبوونەوەی ئێستا ئەوە پەرلەمان و سۆکاتی پەرلەمان بەردەوام بێ لە کارەکانی بەڵام ئێمە ئێستا لە بەردەم ململانەیەکی دیکەین چێ دەبێتە سەرۆکوەزیرانی داهاتوو چێ دەبێتە سەر کۆماری داهاتوو لە ماوەی لە ئایندێکی نزیکدا بۆیە ئەو جیاوازیە قوڵانەی کە هەیە لە نێوان شیعەکاندا کاریگەرێکی زۆری دەبێت لەسەر پرۆسی سیاسی بە دڵنیایەوە لە ئایندێکی نزیکدا و هەروەها زۆر قوڵە کێشەکان لە نێوان ماڵی شیعە لە نێوان پێکاتە سەرەکیەکانن و لە نێوان کورد و سونەش کێشە هەیە بەڵام کەمتر کێشەی کورد و سونە بەو شێوازە نیە وەکۆی کە لە نێو ماڵی شیعەدا هەیە بۆ نمونە دەبین کە سونەکان ڕەکەوتن لەوەی کە چۆن سەرۆکایەتی پەرلەمان دروست بکەن و هیچ کێشێکش لە نێوان سونەکان دروست نەبوو بۆیە ئەمڕۆ کێسە ناو شیعەیە بەڵێ ئاگاداری ئەم لێکترازانین هەندێک جار لەم لەولا دەبیستین کە ئەگەر سەدر حکومەت پێک بێنی یەک لەو شتانەی کە لەوانەیە لە داهاتوودا بیکات ئەوەی شەوەیە هیچ هێزێکی میلیشیا لە عێراق نەهێلێ بە حەشدی شعبیشەوە ئەو کاتە پێت وایە سەدر بتوانێت ئەگەر مەبەستی ئەوە بێ کە میلیشیا لە عێراق نەمینێ حەلی حەشدی شعبی بکات بە کورتی ئەگەر وەڵام دەیتەوە سپاس دەکەم شوف طبعا بەڵێ تەماشاکە پرسیت پێکهێنانی حکوومەت ئەگەر حکوومەت پێکهێنرا لەسەر ئەو بنەمای ئێستاکە دەڕوات واگە سەرۆکایەتی پەرلەمان بەو شێوازی پێکادا و حکوومەت پێک بێت ئەوە پرسی حەشدی شعبی و هێزە چەکدارەکان ڕوبەڕووی ئاراستەی نوێ دەبنەوە لە ڕێگەیەکی زۆرینەوە ئەشێت کۆمەڵ یاسای تازە دەربچێت بەوەی کە ئەمە لە بەردەستی سەرۆکایەتی پەرلەمانە لەوەی کە چ پڕۆژە یاساکە خەنە پێشەوە بۆیە ئەگەر بەو شێوازی کە سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرا سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی حکوومەت دروست بکرێت ئەوە ئەبێتە مای ئەوەی کەوا هەندێک بڕادە بچێت لە داهاتووەکە لە بەرژەوەندی لایەنەکان دیکە نەبێت سەبارەت بە حەجی شعبیە سەبارەت بە هێزە چەکدارەکانە ئەمەیە کە شتێکە چوارچەوەی هەماهەنگی لی دەترسێت و دەیەوێتی ئەم پرۆسەیە دوا بخات و دەیەوێت شێوازێکی تازە بدۆزێتەوە تاوەکو حکوومەت بەو شێوازە پێک نییە کە پەرلەمان پێک هات و نایەوێتی کێشەکان لە بندەستیان دەربچێت ئەمەیە کە بارودۆخی کێشەکەی قوڵتر کردوێتەوە چونکە سەدر دەیەوێت حکوومەت پێک بێت بەڵام حکوومەتەکە جیاواز بێت لە حکوومەتەکانی پێشتەکە تەوافقی بوو واتە جیاواز لە حکوومەتێکەوە چوارچەوەی هەماهەنگی دەیەوێت بۆیە چوارچەوەی هەماهەنگی ترسی هەیە بەجددی ترسی هەیە
لەوەی کە بەو شێوازە ئیشەکان بڕاتە ڕێوە بۆیە ئەمە ئەتوانین بڵین کڕۆکی کێشەکانە کە ئێستاکە دەگوزارێت لە سەر شقامی سیاسی عراقی بۆیە من پێم وایە کەوا کێشەکان قوڵن و پێویستە بە گفتوگویەکی قوڵ هەیە سەرنجی میوانەکەشم لە ستۆدیۆ ناوەندۆ ڕابچێشم بۆ بابەتێکی تر لە ئەم ئەگەرانەی کە باز دەکرێت لە داهاتوی عراقدا دێتە پێشەوە لەوانەیە دەرەنجامەکەی هۆکارەکەی لێکترازانی نێوماڵی شیعبی ئێمەی کورد دڵخۆشین بەو لێکترازانە یاخود نیگەرانین بەوەی کە ئەم ناسازانە هەیە لە نێوان ئەم کوتلە سیاسیانە لە ناو شیعدا با بڵێن پارتی و سەرکردایەتی کورد بەعام پارتی و یەکێتی و کورد بەعامیش لەگەڵ ئەوە نین یعنی ئەو لێکترازانەی کە لە ناو ماڵی شیعە هەیە چونکە هەر کێشەیەک لە عێراق دروست بی ئەکید کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کوردستانیش دەبێت و ئەو لایەنانەی کە لایەنە شیعەکان لایەنی ئیطار و لایەنی تەیار هەردوو لە سەردانی جەنابی سەرۆکیان کرد تەکیدی لەوە کردەوە داوای لێکردن کە یەک هەڵوێست بن و بە یەک تیم با بڵێن ئیتفاقکەن و تەحالفکەن لە نێوان خۆیان ئێمە لەگەڵ ئەوە نین شیعەکان لێک جیابنەوە نەشبووینە طرف ئێمە ئێستا هەندێک لە هەندێک کەناڵی لەو دوو کوتلەی کە دروست بووە لە نێوان هەماهەنگی و سەدرەکان سەرکردایەتی کورد زیاتر لەگەڵ چێیە؟ سەرکردایەتی کورد لەگەڵ ئەو لایەنە دەبێت کە ئامادەبی مافەکانی کورد بدا لەگەڵ ئەو لایەنە دەبێت کە ئێستا بڕیاری نەدا لە کامیان بێ یعنی کە قسەی لەگەر هەردوو لا کردێت تەکید لەسەر تەوافق و تەوازن و شەراکەت کرایە بڕیاری نەداوە لەگەڵ ئەوە بووە هەردوو لا بەیەکەوە اتفاقکەن و کوتلەی گەورە پێک بینن کورد ئێستا هەندێک باس لەوەی دەکەن کە بۆ نمونە پارتی مڕەشەحی هەبووە لە دانیشتنی یەکەم بەشدار بۆ کەواتە منحاز بۆ سەدرەکان ئەوە ڕاست نییە چونکە ئەگەر پارتی لەگەڵ سەدرەکان با لە کوتلەی لە دروستکردنی گەورەترین کوتلە بەشدار دەبوو ئەوان وەڕقەی خۆیان پێشکەش کرد تەنها شیعە تەواقعی شیعی لەگەڵ بوو یەک تەوقیعی لایەنی کوردی لەگەڵ نەبوو ئیطاری تەنسیقیش بە هەمان شێوەز کەواتە خلافەکە لە نێوان خۆیانە مەسئلەی پەرلەمان مەسئلەیەکی جودایە یعنی ئەوانە ئێستا کە سەرۆکی پەرلەمان و جێگیری یەکەم و جێگیری دووەم کە دانرایە هەمان یعنی لە خولی پێشووتریش هەمان ئەو حزبانە بوون بۆ نمونە جێگیری کاتی زیاتر هەوا بۆ قسەکردن و بۆ گفتوگۆ دیارە کاتەکەمان تەواو بۆ بەڵام پەیامەکەت گەیشت زۆر سپاس بۆ سەرنجی تێبینیەکانت و بۆی لە ستودیۆ ناوەن میوانمان بووی محەممەد شاکر کە ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و هەروە ئەکادمی و مامۆستای زانکۆ هەروەها لە بەغداوە بەڕێز هادی جلۆمەڕعی سەرۆشی سنتەری لێکۆڵینەوەی سیاسەکان کە لە بەغداوە بڕیارە سیاسەکان لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ دیداری ئێوەش و بۆ هاوکاریتان سپاس و جارشتر بۆ میوانان و شەوتان شەد